موژدە بە گوێرەی نووسینی مەتا بەشی دووەم. دوایی لەدایکبوونی عیسا لە بێتلەحمی یەهودیا لە سەردەمی شا هێرۆدس هەندێک مۆڵ لە ڕۆژهەڵاتەوە هاتنە ئۆرشەلیم. پرسیان کوا ئەوەی لەدایک بووە کە پاشای جوولەکەیە. لە ڕۆژهەڵاتەوە ئەستێرەی ئەومان بینی هاتووین کڕنووشی بۆ ببین. کاتێ شا هێرۆدس ئەمەی بیست، پەشۆکا و هەموو خەڵکی ئۆرشەلیم لەگەڵی پەشۆکان هەموو کاهینانی باڵا و مالمەکانی گەلی کۆ کردەوە. لێی پرسین مەسیح لەکوێ لەدایک دەبێت؟ وەڵامیاندایەوە لە بێتلەحمی یەهودیا، چونکە پێغەمبەرەکە ئەوەی نووسیوە. بەڵام تۆ ئەی بێتلەحمی خاچی یەهودا کەمتر نیت لە فەرمانڕەواکانی یەهودا، چونکە لە تۆوە فەرمانڕەوایەک دەردەچێت شوانایەتی گەلی ئیسرائیلم دەکات. هێرۆدسیش بەنهێنی مۆغەکانی بان کرد و لەبارەی کاتی دەرکەوتنی ئەستێرەکە لێکۆڵینەوەی لەگەڵ کردن. ئینجا بۆ بێتلەحمی ناردن و پێیوتن بڕۆن و بەوردی بە دوای منداڵەکەدا بگەڕێن. کاتێ دۆزیتانەوە هەواڵم بدەنێ تاکو منیش بێم و کڕنۆشی بۆ ببەم. دوای ئەوەی گوێبیستی پاشا بوون ڕۆیشتن. ئەستێرەکەی لە ڕۆژهەڵات بینی بوویان، پێشیان کەوت تاکو لەسەر ئەو شوێنەی منداڵەکەی لێبوو ڕاوەستا. بە بینینی ئەستێرەکە زۆر شادومان بوون. چوونە ماڵەکە، منداڵەکەیان لەگەڵ مریەمی دایکی بینی. دانەوین و کڕنووشیان بۆ برد و گەنجینەکانیان کردەوە. زێڕ و بخور و موڕیان بە دیاری پێشکەش کرد. ئینجا لە خەوندا ئاگادار کرانەوە کە نەگەڕێنەوە لای هێرۆدس. ئەوانیش بە ڕێگایەکی دیکە گەڕانەوە وڵاتی خۆیان. کە ڕۆیشتن فریشتەیەکی خوداوەند هاتە خەونی یوسف و وتی هەستە، منداڵەکە و دایکی ببە و ڕاکە بۆ میسر، لەوێ بە تاکو پێ دەڵێم، چونکە هێرۆدس خەریکە بە شوێن منداڵەکەدا دەگەڕێت تاکو بیکوژێت. ئەویش هەڵستا و لە شەودا منداڵەکە و دایکی برد و بەرەو میسر ڕۆیشت. تاکو مردنی هێرۆدس لەوێ مایەوە، تا ئەوەی خوداوەند بەهۆی پێغەمبەرەکە فەرموویەتی بێتە دی، کە دەفەرموێ لە میسرەوە بانگی کوڕەکەی خۆمم کرد. کاتێ هێرۆدس زانی مۆغەکان فریویان داوە، زۆر تووڕە بوو. ناردی و هەموو کوڕەکانی بێتلەحم و دەوروبەری کوشت. لە 2 ساڵەوە بەرەو خواردتر بە گوێرەی ئەو کاتەی لە مۆغەکانەوە لێی کۆڵی بووە. ئینجا ئەوەی بەهۆی پێغەمبەر ئیرمیا وترابوو هاتە دی. دەنجێک لە ڕامەوە بیسترا، گریان و شیوەنێکی گەورە. ڕاحیل بۆ منداڵەکانی دەگرێت، ڕازی نییە دڵنەوایی بکرێت چونکە نەماون. کاتێ هێرۆدس مرد، فریشتەیەکی خوداوەند لە میسر هاتە خەونی یوسف و وتی هەستە، منداڵەکە و دایکی ببە و بڕۆ بۆ خاچی ئیسرائیل، چونکە ئەوانەی بۆ ژیانی منداڵەکە دەگەڕان مردن. ئەویش هەڵستا، منداڵەکە و دایکی برد و گەڕایەوە خاچی ئیسرائیل. بەڵام کاتێ بیستی ئەرخیلاوس لە یەهودیا لە جێی هێرۆدسی باوکی فەرمانڕەوایە، ترسا بچێتە ئەوێ. دوای ئەوەی لە خەوندا ئاگادار کرایەوە، بۆ ناوچەی جەلیل ڕۆیشت. جاهات و لە شارێک نیشتەجێ بوو بە ناوی ناسیرە، تا ئەوەی بەهۆی پێغەمبەران وترابوو بێتە دی، بە ناسیرەیی ناو دەبردرێت.